و ئێمە ئامارەکان کە هەمان بووە 1031 توشببووی نوێی شێرپەنجە لە یەکێکی 2021 تا یەکی 5 لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە کە لەم ئامارە لە 100 هی پارێزگای سلێمانی و هەڵەبجەیە بە شێوەیەکی گشتی و لە 109 هی پارێزگاکانی تری هەرێمە و لە 111 هی پارێزگاکانی تری ناوەڕاست و باشووری عێراقا و لەم ژمارەیە کە ئێمە باسی دەکەین 76یان تەمەنی مناڵ بوون کاڵی مناڵ لە خوار 18 ساڵ و لای ئێمە بە وادانراوە ستانداردەکە کە دەکاتە نزیکەی لە 100 کۆی توشبوانی شێرپەنجە کە نوێ تۆمار کراون بێگومان ئەمە ئەتوان بڵێم لە چەند ساڵی ڕابردوو تومانە پێشبینی هەیە ئامارەکانی توشبوون بە شێرپەنجە زیاد بکات لەبەرەوەی نەک لای ئێمە وایە لە هەموو جیهاندا بەو شێوازەوایە و ڕەنگە ساڵی 2020 نەتوانی بکەی بە بنەمایەک بۆ بەراوردکردن چکە لەبەر بابەتی کۆرۆنا ڕێگری هەبوو لەوەی زۆر جارێ من نەمانتوانیوە هەموو نەخۆشێک لە هەموو شوێنەکانەوە وەربگرین بێگومان ئامارەکان زیاد دەکات تۆ سێری ئاماری 2020 کەی تقریبا 2400 نەخۆش 2200 شتێکمان هەبوو لە 2020 بەڵام ئێمە تەنها لە پێنجمان یەکەم ماوە لە سەر و هەزار حاڵەتەمانە لەبەرەوە دەبێت کار لەسەر چەندێ ئەوە دەکرێت کە سنتەری شێرپەنجە دروست بکرێ و چارەسەر دابین کرێ ئەبێ ئەوە نەشکار لەسەر بابەتی خۆپارێزی و پێدانی ڕێنمایی و هۆشیاری تەندروستی و ئەو هۆکارانی کە زیاد بوون هۆکارن بۆ زیادبوونی ئەو ژمارەکاری لەسەر کرێ